ئەم تەماتە ڕەشیکە بەدەست بەڕێستەوەیە ماوەی چەندێکە بێت لە سلێمانی لە کوردستان و سلێمان بەتایبەت بەردەستە؟ ئەم تەماتە ڕەشەیە تقریبان ساڵێک ئەبێت و نابێت، ساڵێکە هەیە لە سلێمانی بەس پار هەبوو یەکجار تر نەما هەتا ئەم ساڵ خۆشبەختانە لە کێڵگەیەکی هەولێر پەرەی پێ بەدرێ و ناوخۆشە، یعنی پار هی ئێران بوو ئەم ساڵ ناوخۆیە تقریبان دوومان کە بێت من ئێستا لە دوکانەکەی بەردەوام هەمە و بەرهەمیش دەهێنرێت و بۆ میێت خواستێکی زۆریشی لەسەر. دوای کامیان باشترە ناخۆی خۆمان یاخود ئێرانیەکە؟ بەدڵنیایە ناخۆی خۆمان. واللهی ئەمە طبعا چونکە ڕاستەوخۆ لە کێڵکە لێ ئەکرێتەوە دێ بۆ دوکانەکان بۆ فرۆشتن هیچ موادێکی محافیزە ئۆشتانەی لێ نادرێت بۆیە تەندروسترە. ئەمە خۆی متوربەیتە یعنی چۆنڵی میوەیەکی ترە وە شتێکی ترە سەوزەیەکی ترە ئەمجار ڕەشە بێت بەڵام بڵێ بە دەرمان ڕەش بێن نەخێر. هیچ جیاوازێکی وای نییە بەس یەک تۆ کەمێک نەبێ ئەمە تۆزێ بەلای تاڵیا بەس زۆر نە، یعنی ئەوە نەهەستی پێ ناگێ بەڵامە گوتام هیچ جیاوازێکی نییە. وەڵی من سەرتا کەم تەماتە ڕەشەی ماوەتم زۆر ناشینە بەس باوەڕکەن زۆر جوانە، یعنی ئێستا خەڵکە هەیە لەبەر ڕەنگەکە ئەیکڕێ هەیە لەبەر سوودەکە ئەیکڕێ هەر شەهر پێی جوانە و ئەیبات حتا بفرۆشێت بەڵێ بەڕسمانەکات چونکە لەخوا جای ساکەڵکەی ناوخۆمان هەیە ڕۆژانە بەرهەمی دێنێت.